نازل تشيتر كم اتحاد النقابة هي یەکلا بۆتەوە ساغ بۆتەوە نە ئەوە شەکە ئەوەی کە کردووانە ئەوەندە گەورەیە بۆیە گربوونەوەی ئەمڕۆمان وەکو دەربڕینی هاوخەمی و هاوسۆزیەکەوە دەربڕینیان پشت جەختکردنەوەیە لە ئەوەی کەوا ئێمە هەمومان پاڵپشتی ئەو چالاکوان و ئەو گەنجانین کە دوێنێ بە شێوەیەکی ناحەق و بەناڕەوا پێنجان لێ سزادران بە تاوانی 6 ساڵ زیندانی کردن و ئەگەر بێدەنگی لێ بکەین بە دڵنیاییەوە ڕووداوی تری بەدوادێ هەر بۆیە ئەمڕۆ لەم گربوونەوەیە جگربوونەوەی ئێمە و هەروەها وەستانمان لێرە جەختکردنەوەیە لەوەی کەوا بە هەمومانەوە بەرپەرچی ئەو عەقڵیەتە ببینەوە کە ئیدارەی ئەم هەرێمەدا بە دیاری لەسەر نان نەبووە لەسەر جادە و کارەبا و ڕێگاوبان و مەعاش و مەعیشەت نەبووە بۆ ئاگاداریتە ئەم پەیامە بەدەسەڵاتی کورد دەگەێنم مۆرک و سەنتەر و ناونیشانی سەرەکی ئەو هەموو خوێنە ئێمە ڕشتومانە لەگەڵ دژمنانی گەلی کووردا لەگەڵ دەسەڵاتدارە دیکتاتۆرەکاندا تەنها لەسەر ئازادی بووە من هیتلەر و مۆسۆلۆنی و ستالین و پۆلپۆت وەبیر دەسەڵاتی خۆمان ناهێنمەوە سیاسەتەکانیان تەنها لە ڕابردوویەکی نزیکە سەدام و قەزافی و حوسنی مبارەک و کەیتر تەنها ئەوان وەبیر دەسەڵاتەکەی خۆمان دێنمەوە چ ئیساتۆرێت کردو تا ئێوە بیکرد پێتان دەڵێم دەسەڵاتی کوردی یان حیزبەکانی ناو دەسەڵاتی کوردی ئێمە لە جیاتی هەموو ئازادی خوازێک سەرخۆشی لەو کوڕ و کچ و پیا و ژن و ئینسانە بەڕێزانە ئەکەین کە لەگەڵ ریزەکانی ئێوە هەتای سەر بەردەوام و خەباتەکەن